عزیزان یەنارتی سڵاوتان لێبێ. ئیسلامی سیاسی لەگەڵ دەرکەوتنیدا بە هەردوو ئاراستەی میانڕەو و توندڕەوە بەردەوام لە هەوڵی بەدەستێنانی دەسەڵاتدا بوون وەک هەموو ئایدۆلۆژیەکانی دیکەی دنیا. ئەم دوو ئاراستەیەش هەمیشە ڕەخنەیان ئاراستی یەکتر کردووە لەسەر شێوازی خەباتیان. ئاخۆ لە ئێستادا و بەتایبەت پاش ڕووداوی 11 سێپتەمبەری پێش 11 ساڵ کام لە ئیسلامی سیاسی توندڕە و میانڕەو توانیویانە لە بەرەو پێشچووندا بن و کامیان لە پاشەکشێدا. ئەم تەوەرە گفتوگۆی ئەم جارەی بەرنامی بیرڕاکانە با میوانداری عومەر عەلی غەفور ڕووناکبیر هەروەها ماکوان کەریم خاوەنی ئیمتیازی گۆڤاری ڕێگا لەگەڵ حەسەن یاسین شارەزا لە ئیسلامی سیاسی. زۆر بەخێر بن. کاک حەسەن سەرەتا لە جناتەوە دەست پێ دەکەم. قسەیەکێ لەسەرەوەی کە دەوترێت ئیسلامی سیاسی میانڕە و لە بەرەو پێشچووندایە و ئیسلامی سیاسی توندڕە و لە پاشەکشێدا ئەگەر وایە هۆکارەکەی چییە؟ لە دوای 11 سپتەمبەرەوە هەڵبەت ئەو ئیسلامی سیاسی کە بە ئیسلامی توندڕە و ناو دەبرا و قاعیدە کە سەرتۆفی گروپە ئیسلامی سیاسی توندڕەوەکان بوو بە ئەنجامدەری کارەساتەکەی 11 سپتەمبەر لە قەڵەمدرا هێرشی کرایە سەر لە بنکە و بارەگاکانی خۆی لە ئەفغانستان کە گروپی تالیبان کە ئیمارەتی ئیسلامی تالیبانیان بەڕێوە دەبر داڵدەیاندا بوون. ئەمە بووە هۆی ئەوەی کە هێرشێکی بەربڵاو لێرە و لەوێ لەلایەن هێزە هاوپەیمانەکانی دنیا کە هاوپەیمانی ئەمریکا بوون بکرێتە سەریان. ئەمە ژوای کرد بە شێوەیەکی توندوتیشتر لە کاروکردەوەکانی خۆیان هێرشیان بکرێتە سەر و پاشەکشیان پێ بکرێ. لە بەرامبەر ئەوەدا ئەو ئیسلامی سیاسی تر ئەو گروپە ئیسلامی سیاسیانەی ترکە خۆیان میانڕە و ناو دەبن زیاتر بواریان بۆ ڕەخسا بۆ ئەوی خۆیان بەرەو پێش بن و کاری سیاسی خۆیان لە نێو وڵاتەکانی خۆیاندا برەو پێ بدەن. بە تایبەتی لەم ساڵ و نیوەی ڕابردوودا کە بەهاری عەرەبی لە پای ئەو دیکتاتۆریەتەی کە لە وڵاتانەدا بەرامبەر بە گەلەکانیان بەڕێوە دەسووستەم و زوڵم و نەعەدالەتیشی زۆر لە وڵاتانە هەبوو. هەموو ئەوانە بوو هۆی تەقینەوەی کۆمەڵایەتی و سیاسی لە وڵاتانەدا. ئەمەش دەرفەتێکی ڕەخساند بۆ ئەوەی گروپە سیاسی ئیسلامیەکان بێنە پێش و بەشێکیشان دەسەڵات. کەواتە لە ئاساسدا شتێک هەیە بە ناوی ئیسلامی سیاسی میانڕە و ئیسلامی سیاسی توندڕە. من پێم وانییە ئیسلامی سیاسی توندڕە و لەگەڵ ئیسلامی سیاسی میانڕەوە جیاوازێکی زۆر گەورەی هەبێت چونکە ئیسلامی سیاسی میانڕەویش ئەگەرچی لە سەرەتادا وەک میانڕە و دەرکەوێت بەڵام دواتر کە دەسەڵاتی وەرگرت هەمان ئەو پرسیپانە جێبەجێ دەکات کە لە ڕووی سیاسیەوە ئیسلامی سیاسی بەناو توندڕە و جێبەجێ دەکات. زۆر باشە. کاک ماکوان وەکو کاک حەسەن ئاماژەی پێکرد لە سەرەتاوە بە جۆرێک لە جۆرەکانەوە باسی کرد کە ئەوە ئیسلامی توندڕە بوو کە دەرفەتیدا بە ئیسلامی سیاسی میانڕە و کە لە تەطویر و بەرەو پێشچووندا بن. سەرنجی جەنابەت. بەڵێ بسم الله وحده صلاة والسلام من لا نبي بعده. سەرەتا من تەسەورم ڕێک پێچەوانی تەسەوراتی ئێوەیە شتێک نییە ناوی ئیسلامی سیاسی بێ بۆ خۆی و پاشان شتێکیش نییە ناوی ئیسلامی توندڕە یا ئیسلامی میانڕە بێ. ئیسلامێک ئیسلامە ئەو ئیسلامەیە کە لە پێغەمبەری خواوە هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام. پێشتر تۆ ئەگەر بگەڕێیتەوە بۆ باگراوندێکی ئەم وشەیە کە ئیسلامی سیاسیە لە کێوە سەرچاوی گرتووە لە خۆرئاواوە. خۆرئاوەش بۆیە ئەمەی هێناوە پیاناسەی کە ئیکا بە کاڵای ئیسلامێکە کە خۆی خاوەنی نییە بە ئارەزوی خۆی شتی بۆ داهاتاشێ. تۆ کە مادەم سەرچاوی ئیسلامەکە دیەک ئیسلامە توندڕە و میانڕە و ئەم قسانی کە پێوە ئەکرێت کۆمەڵە مستەڵەحاتە بە ئارەزوی خۆی خەڵکی تر بۆی داهاتاشێ. بەڵام زەمینەی کاری ئیسلامیەکان لە جێگاک و بۆ جێگاکی ترە گۆڕێ. ڕاستە قاعیدە تەنزیمێکی تا بڵێ توندە لە ئاستی لە بەرامبەر کیا توندە لە بەرامبەر ئەمریکایە. بەڵام خۆ هەر هەمان تەنزیماتی ئیخوان موسلیمین کە بە میانڕە حسابیان بۆ کرێت لە میسرا بەڵام لە زەمینەیەکی وەکو فەڵەستینە لە بەرامبەر ئیسرائیلە هیچیان کەمتر نییە لە بەرامبەر ئیسرائیلە کە وەکو هاوشێوەی قاعیدە کارەکەن و کەواتە قاعیدە کە پیان ئەوترێت توندڕە و ئەم نازناویان بۆ داتاشاون زەمینەی کارکردنی ئەوان بەو شێوەیە و زەمینەی کارکردنی
حوسیەکان لە جێگایکی ترا کە لەسەر ئیسلام ماڵن بە شێوەیەکی ترە زمینی کارکردنی ئیخوان لە میسرا بۆ شێوەیە زمینی کارکردنی حیزب داد و گەشە لە تورکیا بە شێوەیەکی ترە بۆیە لە ڕووی زانستیشەوە لەواتە لە ڕووی معریفیەوە و لە ڕووی تاریخیەوە پێناسی ئیسلامی سیاسی و پێناسی تونڕە و پێناسی ئەمانە هیچ بنەمایەکی نەزانستی هەیە نەمعریفیشی هەیە و پاشان تۆ زۆر باشە یەک لەحظەکە ئەم شتە زۆر گرنگە بۆی بخێت چۆن کەلوانی بابەتەکەی لەسەردا بمەزێ تۆ کە لە سەرتاوە باز ئیسلامەکە بێ سەرچاوەکەی لە کێوە سەرچاوی گرتووە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تۆ پێغەمبەرەکە دەسەڵاتدار بووە جێشی هەبووە سوپای هەبووە خۆی حاکم بووە دەستوری هەبووە و پرۆژەی گەورەیشی بۆ لە دەوڵەتە هەر چوار خەلیفەکەیشی دەسەڵاتدار بوون بە دوای ئەوی شار دەسەڵاتدار بووە ئیتر چۆن ناوێنانرێ سیاست و چۆن دەسەڵاتیان نەبوو بە دوای دەسەڵاتە ئەگرن زۆر باشە بەڵام بۆچی وتنی ئیسلامی سیاسی یاخود چەمکی ئیسلامی سیاسی ئێوە گرفتان هەیە لەگەڵیدا لەبەرەوەی بۆ پارچە پارچەکردن بۆ خۆی وەکو هەموو ئایدۆلۆژیەکانی هەموو دنیا سیاست دەکەن بۆی بگەنە دەسەڵات بۆچی ئیسلام حەقی خۆی نییە سیاست بکە يعني پێی بۆترێ ئیسلامی سیاسی بۆی بگاتە دەسەڵات ئەخێر ئیکەوتەی ئیسلامی سیاسی ئیسلام دابەشەکرێ پۆلێ نەکرێ یعنی ئیسلامێک گێ ناوێنێ ئیسلامی فۆبیا وکو جۆرج بۆش ناوینە ئیسلامێکی تر ناوێنێ ئیسلامی ڕادیکاڵ ئیسلامێکی تر داوێنێ ئیسلامی سیاسی ئەمە بۆ خۆی جیاکردنەوەی ئیسلامە وەکو مەسیحێتی لەیەکە بۆی تعامل نەکە لەگەڵ یەک ئیسلامە ئەمە بۆ خۆی موامەلەیەکی زۆر گەورەیەکە لە ئیسلامە کرێ بەڵام کە ئیسلامیەکان ئەوانەی کە ئیسلامین و پێیان وایە ئیسلامی یەک ئیسلام و سەرچاوەکەی لە پێغەمبەری خواوەیە و ئەم ئالەتی ئیشکردنە جیاوازە ئەکرێ بڵێ ئالەتی ئیشکردنی قاعدە جیاوازە ئالەتی ئیشکردنی ئیخوان جیاوازە ئالەتی ئیشکردنی تحلیل جیاوازە بەڵام هەموو یەک ئیسلامە لەبەرەوە تۆ ئیسلام بۆ خۆی سیاسەتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ إن بني إسرائيل كانت تسوسهم أنبياؤهم بني إسرائيل بيغمبر كانيان بس سياسة بردوان بريو القرآن بوخوي سياسته سيركي بس جاني سيدنا يوسف بوكا سياستك ائتلافي كردوا لقل تصلات دارك بس سيدنا موسى بوكا سياستك اوبوزيسيون بس داوود وسليمان بوكا سياستك كوماري شبه كوماري وتصلات دارك حكمراني بون بل كواتا ليرة دايك دقريتو لقل قسكاني كاك حسن ياسين ك وتي اشتغني بنامي اسلامي سياسي ميان رو اسلامي سياسي تنرو بلان بتصوري او يعني او تصوري كي علماني هي بو خوينوي اسلامي سياسي واخو بلان بو اسلامي بو قشتي بلان تصوري كي اسلامي يعني صد لصدي اصوليم هي بوي كواتا تصور سرنجت قصد لسر تصور ولا تصورك او لو سرچاوا قريتو كاسلام بو خوي بيوا لهمو شوينه كهذا سرد الصلاه هل بياو كشو خلق كشه بزمن راسي اوانيه كاتك الاسلام يتسر حكم وكو همو برنامج كان تر قصيه لسر همو كايا كان يجيان لسر همو رهند كان يجيان لخطابي سياسيه لروشتي سياسيه لسيستمي سياسيه لهمو او بورانيكا رهند يجيان انجليتو لبرو اختلافك جواز بلا مش نظر كان لقسكردنا لو شكان هيك قرينو بلا لو نظر زور جواز بەڵێ کاک عومەر دێمە لە جەنابەت شتێک هەیە بە ناوی ئیسلامی سیاسی میانڕە و ئیسلامی سیاسی تونڕە خۆی پێش هەموو شتێ ینی بەڕاستی بێ چونکەکان پێناسەکەی ینی بۆی بتوانانی لەسەر ئەساسی ئەوە لەسەر مۆزوعەکە قسە بکەیت وازانامە شکالێکی زۆر گەورە نییە مەسەڵێن لە بینی و کاک حەسەن و کاک حوسێن و کاک ماکوان مەسەڵە نایبنی ئیسلامی سیاسی ئیسلامیەکان خۆیان بەخۆیان ئیسلامی مەسەڵە پێیان خۆشترە پێیان وتری ئیسلامی تیاری علمانی زیاتر پیانوە ئیسلامی سیاسی زیاتر گونجاوتر و مۆزوعیترە چونکە ئەوانە یعنی ئەوەندەی کە هەدەفێکی سیاسی و سوڵتەویان هەیە ئەوەنە هەدەفێکی دینیان نییە یعنی دینەکە وەکو بڵێ وەکو وەسیلەیەک بەکاردێن بۆ مەرامی سیاسی یعنی ئیشکالەکە لە شێوەی تێگەیشتنە شێوەی جیهانبینیە بۆ ئەو تیاریکە هەیە بەڵام بە واقعی تیارەکە خۆی هەیە تیارێکە ئەساسیاتی فکری بریتە لە ئەسلەمەکردنی دەوڵەت ئەسلەمەکردنی طبعا پێش هەموو شتێ ئەسلەمەکردنی کۆمەڵگە لەگەڵ دوای ئەسلەمەکردنی حکوومەت و دەوڵەت یعنی گێڕانەوەی مەرجعیەتی دەوڵەت دەسەڵاتی سیاسی هەتا هاکەزە دابەزێ بۆ کۆمەڵایەتی و هەتا هەندێک کەس ئەڵێن معریفەیش یعنی معریفەی ئیسلامی هەیە معریفەی لا ئیسلامی هەیە یعنی ئەساسەکەی بریتە لە گێڕانی مەرجعیەت بۆ ئاین بۆ ئاینی ئیسلام یان لەگەر ئیتارە ئیسلامیەکە باسی بکەین طبعا ئەم تەیارە داڕوخانی خلافەتی عوسمانی دروست بووە کە هەدەفەکەی وەکو لە ئەدەبیات و ئەبجدیاتی ئیخوان مسلمین کە گەورەترین تیاری ئیسلامی سیاسیە لە عالەمە کۆنترین نادڵانی کۆنترین نەبێ بەس گەورەترین یانە عریقترینیانە ئەوەیە کە الفرد المسلم الأسرة المسلمة المجتمع المسلم الحكومة الإسلامية الدولة الإسلامية والخلافة الإسلامية يعني تسلسلەکەی بەو شێوەیە طبعا ئەو تیارەتەکان تریش کە دروست بوون زۆربەی وەکو بڵێ لە ڕەحمی ئیخوان مسلمین دەرچوون بە حکمەوەی ئیخوان مسلمین باوەڕی بە ململانی توندوتیژ نییە باوەڕی بە پێوترە شۆڕش و ئینقلابی عسکەری نییە لەبەرەوە کۆمەڵی خەڵک لەوانەیە کە لەناو ئەو تیارە بوون هەستیان کردووە کە ئەو شێوە کارکردنە ڕێگەیەکی زۆر دوور و توولانیە
ئەنجام گەیشتنیشی مەحاڵە چکە دەسەڵاتەکان ڕێگە نادەن تۆ ئەگەر لە هەڵبژاردنێکیش دەرچی بگەیت دەسەڵات لە بەرۆ پەنایان بۆچی وروتوان ئەبێ لیان بدەینیان دەسەڵاتەکە بگۆ هەتا هەنێکیان گەیشتونێت ئەو حەدی کە تەکفیری کۆمەڵگەیش بکەن هەر کەسێ باوەڕی وانە بێت کە ئەم دەسەڵاتە ئەلمانیانە کافرن ئەویش کافرە یعنی لەبەرەوە الهیجرە هەر هەن یعنی کە لە میسرەوانە بەتایبەتی زۆر مەشهورن جا لێرە تۆنڕەو میانڕەوەکە لێرەیە یعنی پێم وایە بە تەسەووری من ئیسلامی سیاسیش هەیە من آخر کتێبم بەناوی زستان و بەهاری ئیسلامی سیاسی کاتی خۆم زۆر ڕەخنەم لە مستەلاحەکە ئەگرت بەڵام بە عەمەلیم پێم وایە یعنی ئەگەر بۆ دیراسەش بە ئەتوانی مستەلاحی ئیسلامی سیاسی بەکاربێن چونکە باسی ئەحزابی سیاسیەکە زیاتر نەک باسی موسساتی دینی تەقلیدی بەڵام پێم وایە تیاری تونڕە و میانڕە هەیە لە ناو ئیسلامی سیاسی تیاری بەو معنایی کە تیاری میانڕە باوەڕی وایە کە باوەڕ بە حەلی وەسەط هەیە باوەڕی بە خۆگونجاندن هەیە لەگەڵ واقع باوەڕی بە گۆڕینی ئاشتی خوازانە و پلە بە پلە هەیە پێی وایە ئەبێ گۆڕانکاری لێژێرەوە دەست پێ بکە وەکو تەسەلسولەکە ئیخوان مسلمین الفرد مەڵەی بێکان جار تاکی مسلمان دروستەکەین دوایی خێزانی مسلمان دروستەکەین دوای لە کۆمەڵە خێزانەکان کۆمەڵگەیەکی مسلمان دروستە بێت دوای کۆمەڵگە بە تەبیعەتی حاڵ کە ئەکسەریەت بووە مسلمان ئەگەر ئێستا پێوترێ ئیسلامی چکە ئەو ئیسلامی بەکار نایەنی حەسەن بەنە ئەو کاتە ئیسلامی ئیخوان مسلمینی بەکەنەوێتەوە مەسەلە الحەرەکە الئیسلامیە کۆمەڵگەی مسلمان دوای خۆی حکوومەتی ئیسلامی دروستەکە دوای حکوومەتی ئیسلامی لە عێراق حکوومەتی ئیسلامی لە ئێران لە تورکیا لە یەکە گرنگی دروستە بێت الدەولە الئیسلامیە الکوبرا ئەمە بەم شێوە بۆی بەس ئەو بە کورتی ئەوەی تیارەکەی تریش باس بکەم ئەمان حرەکاتی میانڕەوەکە ئەوەیە کە باوەڕی بە توندوتیژینیە بۆ گۆڕینی سیاسی بۆ گەیشتن بە ئامانجەکانی خۆی بەڵام تیاری ئەوەی پێوترە تۆنڕە زیاتر ئەتوان بڵێن بە معنای عنیف هاتووە لێرە یعنی ئەوەیە کە باوەڕی بە ئەو کە پێیانترە حرەکاتی جیهادی یعنی باوەڕیان بۆیە کە پێ لە ڕێی خەباتی چەکداریەوە تۆ لە ڕێی زەبر و زەنگەوە ئەو دەسەڵاتانە لە ناو بیت و مرجعیت بە دەسەڵات یعنی وەکو چۆن انقلابێکی عسکەریان شۆڕشێکی جەماوەری بکەی ئەو حکوومەتانە بە زۆر بگۆڕی وەکو چۆن طالیبان مەسەڵەن کات حکوومەت مجاهیدینی ئەفغان حکوومەتی نەجیبوڵایان ڕوخاند دوای طالبانیش بەسەر ئەوانە هات یعنی شتێکی لەو شێوەیە فەرقەکان ئەوەیە میانڕەوی تۆنڕە کە ئەو باوەڕی بە وەسایلی عنفی هەیە ئەوتر باوەڕی بە هیچ مەجالی ئینتیانی مساومە و حەلی وەسەط و پێکەوە گونجان و پێکەوە ژیان ئەوانە لەو مستەلاحات لە ڕوانگەی تیاری تۆنڕەوە کوفر و فیسق و ئەوانن یعنی وەلا ئوبەڕای ئینسان و ئەو حیزب خاتە ژێر پرسیارەوە بەڵام لێرەدا بەردەوام ڕخنەیەکی علمانەکان هەیە لە تیاری ئیسلامی تونڕە و بۆی کە بێنە سەر دەسەڵات شتێک نامێنێتەوە بە ناوی دیموکراسی لەم قسەی تۆوە کە ئەوان حەلی پێکەوە ژیان و ئەویان نیە دەکرێت بڵێ نەم سەرنجە ڕاستە ینی هەر ئەو پرسیار ئەساسیەکە کە فەرقی لە بینی تۆنڕە و میانڕە و من پێم وایە تەمان تۆنڕە و میانڕە هەردووکیان لە ڕووی مەرجع فکرەوە یەکن لە ڕووی ئەوەیە کە مەسەڵەن هەردووکیان باوەڕن بەوە هەیە کە مەرجعیت ئیسلام بێ ئەساسیاتی نصوصی تەسیسی ئیسلام کە هەیە زۆر باشە چی وا دەکات ڕوتێکە بێت تونڕە و بێ ڕوتێکە بێ میانڕە ئاجا فەرقەکە لەوایە مەسەڵەن تۆ پێت تیاری تۆنڕە و کە باوەڕی بەو گۆڕینی تونوتیژانە هەبێ پێم وایە باوەڕی بە دیموکراسی نیە ئەسڵەن یعنی زۆر لە کتێبین هەیە ئەبوو بەسیر ئەگەر بیخوێنیتەوە وڵای عنوانی کتێبەکە مثل نهێتە خەیاڵ بە دقیق یعنی مەسەڵەن نەک هەر ئەو یعنی زۆری کە لە منەظیرینی ئەو تیارە ئەسڵەن پیان وایە حکم بۆ خوایە لە ئیسلامە دیموکراتیە دەمانای حکمی گەلە ئەسڵەن خۆی مستەلاحەکە کوفرە یعنی لەبەر ئەوان باوەڕیان بەوە نیە ئەسڵەن تعدودی ئیسلامیش نییە یعنی مەسەڵەن باوەڕیان بەوە نیە کە چەند حیزبێکی ئیسلامی هەبێ ئەڵێ چونکە نەسی حەدیث ئەوانەش دیانە هەر کەسێکی چکە پیا بوو ئیسلام بدەن لە ملی یعنی ئەگەر دوای خەلیفەیەکی کە هەڵسا بدەن لە ملی ئەوە یعنی ئەوانە باوەڕیان بە تعدودی ئیسلامیش نیە نەک تعدودی ئالمانی باوەڕیان بەوە نیە مەسەڵەن کە تۆ دەسەڵاتەگرتی دەست دوای هەر باوەڕیان بە ئالێتی انتخابات نییە میانڕەوەکە ئەوەیە کە باوەڕی بە ئالێتی انتخاباتە لەبەرەوە پێم وایە تیارە میانڕەوەکە يعني بحكم أو تربيته مدني ديت بحكم مثلا إخوان المسلمين 8 ساڵە عنفی بەکار نێناوە مثلا لە کوردستان بڵێن یەکگرتووی ئیسلامی و 15-20 ساڵە مثلا لەو مەجالات عنفی بەکار يعني ئەو تربێتە واکە ئەگەر داد و گەشە پێدان تورکیا مثلا بەڵێ دەگەڕێمەوە وڵات کاک عومەر بەڵێ کاکمە ئەتوانێت دیموکراسی بیانمە بەستمەوە یعنی بەڵێ دەگەڕێمەوە بۆ پرسیارەکەی پێشووترم کە ڕاستی کاک عومەرم کرد بەوەی کە هەندێک جار ئیلمانەکان ڕخنیەوە دەگرن لە ئیسلامی سیاسی تونڕە بۆی کە بەو پێی باوەڕێکی ڕەهایان هەیە ئەگەر بێنە سەر دەسەڵات ئەگەر حکم بکەن
شتێک نامێنێتەوە بە ناوی دیموکراسی سەرنجی ئێوە کاکزانای بەڕست پێش هەموو شتێک من ڕەفزی هەموو مستەڵەحاتەکانی تری ئیسلامی تونڕۆ ئیسلامی میان ڕەوم کرد باسی ئالێتی ئیشکردنی ئیسلامیەکانم کرد لەو زەمینایی کە ئیشی تیاکەن منەوە نازانم ئیخوان مسلمین لە میسرا لەبەرەوەی لە میسرا و ناوی ئیخوان مسلمینە بەهادی ئیشەکە خۆ حەماس لە جێگایەکە ئیشەکە کە فەڵەستینە و وەکو قاعیدە هەنگاوانێ هیچی کەمتر نییە لەگەڵەوانە باش خۆری ئیخوان مسلمینن لە پاکستانە بە هەمان شێوە مەرحەلەیەکیان مجموعەیەکیان زمینەی تورکیا لەبەرەوەی زمینەیەکە مؤسساتی دەوڵەتی دامەزراوە ئەلمانیایە بەرجەستە بۆ بە تەواوەتی کاری ئیسلامیەکان لەوێ بە شێوەیەکی ترە بەڵام کاری ئیخوان مسلمین لە مۆریتانیا و لە جەزایرە بە شێوەیەکی تر ئیشەکە کەواتە شێوەی ئالێتی ئیشکردنیان جیاوازە حتا بۆ بەنسبەتی ئەوەی طالیبان و کە هاوکاری بەڕێزم فەرمووی طالیبان کاتێک هاتوو خۆ بە مەسەلەی تونڕەوی نهاتووە طالیبان کات ئەسڵن هەر لە ناو خاکی ئەفغانستانیشان نەبوون حکومەتێک بوون لە پاکستان و لەو نەهامەتی و چەرمەسەری و حربی براکوژەی لە نێوانی خۆیان هاتنە پێشەوە مۆزوعەکەیان زمینەکان ڕخسان بۆ خۆیان کەواتە ئێستا قسەمان لەسەر ئەوەیە ئالێتی ئیشکردنی ئیسلامیەکان لە جێگا و ڕۆژی خۆیانە وایان لێ ئەکا کە ئەمەیان ئەو مستەڵەحی پێ بڵێن کە تونڕەوە چونکە ئەمریکا یەکێت لە ئەفغانستانە بە سەدان هەزار کەسیان لێکوژێ لە جێگایکی ترا پەڕ و باڵیانەکە ئێخۆ ئەویش نایە ماچی بکارە بێ عنفی لەگەڵا بەکاربێنێت ئەو هەموو چەکی بایۆلۆژی و عنقودی لەگەڵا بەکارهێنێتەوە ئێخۆ بەدەلاسیک شەڕی لەگەڵا ناکە یان ناڵێ وەرە با ئیسلاحی لەگەڵا بکە بەڵام بۆ نمونە گەر بگەڕێنەوە بۆ ڕووداوی 11 سپتەمبەر ئەوە دەوترێت ینی ئەم قسەی دەوترێت کە ئەوە ئیسلامی سیاسی تونندڕۆ بوو ئەو بەهانەیەدایە دەست ئەمریکا بۆی بێتە ناو وڵاتە ئیسلامیەکانەوە پاش ئەوەی کە هێرشی کردە سەر تاوەری بازرگانێک ئەم قسەیە 100% ڕاستە من لەگەڵتام ینی بۆ نمونە کاتێک کە ئەوترێت بەهانە من قەناعەتم بەوە هەیە کە قاعیدە 100% 11 سپتەمبەری کردووە بەڵام قەناعەتیشم بەوە هەیە کە مخابراتی ئەمریکی اختراقی ئیشەکەی کردووە چونکە بۆ خۆی هەر هەمووی مەشبوه هەتا ئێستا بەڵام قسەکە لێرە ئەوەیە کاتێک کە 11 سپتەمبەر ڕوویاوە هۆکارەکان چییە کە ئەم دەرئەنجامی پێکهێناوە چی وای کردووە کە 11 سپتەمبەر ڕووبە ئەو عنفە و ئەو هێزە سۆپەرمانیە کە ئەمریکا سەپاندبی بەسەر هەموو دنیاە کە هەموو ئیسلامیەکانی پەڕووباڵ کردبوو کە ئەویست بە ئارەزوی خۆی هەچی خێر و بێری وڵاتی ئیسلامیە بیبە کۆمەڵێکیشی تیا بەدەیان ئەفکاری وەکو سید قوتب و حەسەن بەناو ئەیمن زەواهیری لە وڵاتانەوە سەرچاوەک دێت و دژی وڵاتی وەکو ئەمریکا ئەوەسێتەوە بۆیە لە بەرامبەر ئەوە بۆ شێوە ئەوەسێتەوە بەڵام ئیخوانێکە لە بەرامبەر سادات ئەوەسێتەوە هێز و توانای لەگەڵانی و بەکاری بێنێتەوە مەجبورە بەو شێوە زمینە لەگەڵ یا ئیش بکات لە تورکیا لە بەرامبەر ئەتا تورکێکی ئەلمانی 100% ناتوانێت هێز بەکاربێنێ ئەبێ لەو شێوە بەکاربێنێتەوە وم پێشما بێ هەموو کاتێک هێز بەکارهێنان معنای عنف نییە زۆر جار هێز بەکارهێنان بۆ معنای چونە مەبەست و چونە دەسەڵات و ڕزگاری میلەتانە ئێمە وەختی خۆی ئەم وڵاتی ئێمە کاتێک هێزی بەکارهێنان لەگەڵ حیزبی بەعسا خۆ معنایەوە نەبوو تونڕۆ بێ معنایەوە نەبوو ئیرهابی بێ بەمعنەیەوە بوو کە بتوانێت ئازادیەکانی دەستە بەر بکە ئەمە بە نیسبەتی ئەوەی کە باز لە دیموکراسیە دەکرێت من پێم وابێ ئەمە لەگەڵ ڕێزم ینی بۆ هەردوو هاوکارە بەڕێزەکەم و بۆ ئیسلامیەکانیش ئەمە نیفاقێکی سیاسیە بەکاری هێنە لەگەڵ خەڵکە تۆ کە خۆت خاوەنی سیستمێکی دیموکراتیش کە بۆ خۆی سیستمەکە چۆن ئەتوانیت دوو سیستم لەگەڵ یەک بگونجێنی یا ئەوە تا ئیسلام بە یا ئەوە تا دیموکراس خواز بە بەڵێ کاک حەسەن وەک کاک ماکۆ ئاماژەی پێکرد هەندێک جار بەکارهێنانی هێز و توندوتیژی لەلایەن هێزە ئیسلامیە سیاسیە تونندڕەوەکان مانای عنف نادا ئەیمانای چی دەدا چۆن مانای عنف نادا ینی تۆ تەقینەوەکەی تۆ ساروخەنەی بە خەڵکی مەدەنیەوە هەموو ئەمانە عنفن ینی چۆن عنف ناگەیەنێ تۆ ئەگەر بتەوێت دیفاع لە میلەتەکەی خۆت بکەی ئەوە تا لە کوردستانە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە کە بەر لە ڕاپەڕینی بەهارینەوە تو یەک خەباتی چەکداریش هەبوو بەڵام هیچ مەدەنیەکی عێراقی عەرەب بەهۆی بەدەستی هێزە چەکدارە کوردیەکانەوە بەدەست پێشمەرگەوە نەکوژرا بەناوی ئەوەی کە عنفیش بەکاردێنێ بەڵام بۆ دیفاع لە میلەتی خۆیانی بەڵام ئەو قسەی کاکماکۆن لە چۆ دێ بۆ نمونە بەشێک لە منتەقیتیانی ئەوەی کە دەڵێ هەندێک جار کە ئەو لی دەکوژرێت ئەو عەزیەت دەدرێت نابێت لە بەرامبەر ئەویش ڕەتفعلی هەبێ خۆی زین چۆنە کاکمەکەوان دید و بۆچوونێکی خۆی هەیە دیفاع لە دید و بۆچوونەکەی خۆی دەکات دەستخۆشی لێکم بەڵام ناشکرێ هەندێک شت مثلا بۆ نمونە باسی طالیبانی ئەفغانستانی کرد دەڵێ بە توندوتیژی نەهاتۆتە سەر حکم ئەی خۆ طالیبان بەهێزی چەکداری و بە شەڕ هاتە سەر حکم لایەنەکانی تر کە لە شەڕی ناوخۆدا بوون ئەمان بە هاوکاری دام و دەستگای استخباراتەکانی پاکستان کە ئێستاش پەیوەندیان هەیە بەهێزیان کردن و توانیان ئیزاحی لە ئەوانی تر لا ببەن و بە سەریان دازاڵبوون و بێنە سەر حکم ئەمە لایەکی ترەوە کاک ماکۆن باسی ئەوەی کرد کە ئیسلامیەکان بەگشتی لە زۆربەی وڵاتانە لەلایەن ئەمریکاوە پەڕووباڵیان کراوە بەڵام بیریشمان نەچێ ئیسلامی سیاسی لەسەر دەستی هاوکاری ئەمریکا گەشەی کردیانی ئەو تا لە ئەفغانستان هەموو لایەنە ئیسلامی سیاسیەکان بە ئوسامە بن لادنیشەوە
هاوکاری ئەمریکا بوون لە بەرامبەر یەکێتی سۆڤێتە و ئامانجەکانی ئەمریکایان ئەو کاتە هێنایەدی بەڵام پاش ئەوەی کە هێزەکانی سۆڤێت شکستیان خوارد ئیسلامیەکان ئیتر کەوتنە ئەوەی بگەڕێنەوە بە وڵاتەکانی خۆیان و کە بگەڕێنەوە بە وڵاتەکانی خۆشیان ئەبێ دژی حکوومەتەکانی خۆیان بوەستنەوە شێوازی جیاجیان گرتە بەر بۆەوەی هەوڵی بەدەستێنانی دەست بەڵکەواتە ئەو بۆچوونەی کاگماکوان تا چەند بۆچوونێکی ئاساییە بۆچوونێکی ئوسولیە ینی خۆشی نایشارێتەوە کە ئەمە بیر و باوەڕێتی ینی هەموو گروپە ئیسلامیە سیاسی توندڕەوەکان بە ئاشکرا ئەوە دەرەبڕن کە بڕیان بە دیموکراسی نییە بەڵام ئەو هێز ئیسلامی سیاسیانەی کە خۆیان بە میانڕەودا دەنێن وەک کاک عومەر عەلی غەفوریش باسی کرد توندڕە و میانڕە و لە شێوازی گەیشتن بەدەسەڵات هەیە ئەجینا لە ناوەڕۆک و لە بیر و باوەڕان نییە میانڕەوەکانیش کە بڕوایان بە هەڵبژاردن و شێوازەکانی دیموکراسی هەیە تا ئەو کاتەیە کە دێنە حکم سەر حکم ئەگەر لە کاتی حکمڕانیە بواریان بۆ بڕەخسێ ئیترنەت زۆر باشە هەڵبژاردن و نەدیموکراسی کەواتە منطقی ئەو قسەیە لە چۆیە دەکە هەندێک جار دەوترێت ئیسلامی سیاسی میانڕە و لە بێدەسەڵاتیەوەیە کە میانڕەوە ئەگینا ئەگەر بێتە سەر حکوم و کۆی تۆ ئاماژت پێدا دەبێتە هێزێکی توندڕە و منطقی ئەم قسەیە لە چۆوە دێت من بە بێدەسەڵاتی ناوی نابم بەڵکو بە دید و بۆچوونی جیاواز بۆ شێوازی گرتنە دەستی دەسەڵات ناوی دەبم ئیخوان موسلیمین بە درێژایی هەشتا ساڵەی مێژووی خۆی هەوڵی داوە بەر لە ڕوخانی ڕژێمی مبارەکیش لە هەڵبژاردنەکانە بە ناوی جیاجیا بە سربەخۆ بەوانە بەشداری کردووە لە ئەنجومەنی گەلە ئەندامی پەرلەمانی هەبووە بۆ ئەوەی جێپەیەک بۆ خۆی بکاتەوە هەوڵی داوە لە وەک کاک عومەر باسی کرد تاچی مسلمان دروست بکات دوایی خێزانی مسلمان دوایی ئەوە بۆیە دەبینین لە بوارە کۆمەڵایەتیەکانە هەژمونێکی زۆر زۆریان هەبوو ئیخوانەکان هەر ئەمەش بۆ هۆی ئەوەی دوای ئەوەی کە ڕژەمی مبارەک ڕووخا ئەوان بەهێزترین لایەنی ڕێکخراو بن لە چاو حیزبە سیاسیەکانی تر ئەوەش توانی ئەو هەلەیان بۆ بڕەخسەنی کە بێنە سەردەسەڵات بەڵێ ئەگەر بینە هەرێمی کوردستان لەسەر هەرێمی کوردستان قسە بکەین دەوترێت کە لە هەرێمی کوردستانیشدا هێزە ئیسلامیەکان هەم لە میانڕە و هەم لە توندڕەویان تێدایە بەڵام تۆ ئاماژەت بۆ کرد کە نەمیانڕە و نە توندڕەوە بوونی نیە و هەردووکیان دوجارێک ئاراستی ئیشکردنیان هەیە بۆ گەیشتن بەدەسەڵات کەواتە دەتوانین ئەم پۆلێنکاریە لە هەرێمی کوردستان بکەینیان هەروەکەوەی وتێت تەنها هێزێکەیە کە ئیسلامیە و نەمیانڕە و نەتوندڕەوە من گوتم لە شێوازی ئیشکردنە هەوڵیان داوە توندڕەوی و میانڕەوی پێڕەو بکەن بەڵام لە ناوەڕۆکدا وەکو بیر و باوەڕ هەمان بیر و باوەڕیان کەواتە ئەم قسەیە بۆ هێزە ئیسلامی کوردەکانیش ڕاستە بەڵێ بۆ هێزە ئیسلامیە کوردیەکانیش ڕاستە یەکگرتووی ئیسلامی کوردستانیش ئەگەر دەسەڵاتی هەبێ بڕای بە دیموکراسینی یعنی قسەکە ئەوەیە بۆ وازەحی جوندل ئیسلام کە ڕێکراوێکە و تا ئێستاش بوونی هەیە لەگەڵ یەکگرتووی ئیسلامیە دەکرێت بڵین یەک هێزی ئیسلامین یەک هێزی ئیسلامی نین بەڵام لە ناوەڕۆکدا ئامانجەکانیان یەکشتە یەک ئامانجەکانیان یەکشتە بۆ کاگماکوانیش باسی کردو نەچی شاردەوە دەڵێ سەرچاوەکە یەکشتە بەس ئالێتی ئیشکردنەکە ئالێتی ئیشکردنەکە جیاوازەیەنی یعنی لەسەر مەودای دوور یەکگرتووی ئیسلامی ئەگەر دەسەڵاتی پەیدا کرد و وەک عومەر عەلی غەفور باسی کرد کە کۆمەڵگەی بە ئیسلام کرد یعنی ئێستا بە ئیسلام حساب نییە کە بە ئیسلامی کرد ئەو کاتە شتێک نامێنێتەوە بە ناوی هەڵبژاردن بۆ لەبەرەوەی کۆمەڵگە هەمووی مسلمانە ئەو کاتە خەلیفەیەکمان دەبێت مبایعەکەینەوە. بەڵێ کاک ماکوان دەگەڕێمەوە بۆ پرسیارێکی ترەوەی کە بۆچی زەرورە ئیسلام سیاست بکە لەبەرەوەی پێشەمە شتێک بەرنامە دەستورێکە بۆ هاتووە کە کۆمەلگارێک بخە حرەکەی گۆڕانکاری ناو کۆمەلگای ڕێ بخە و هەموو پێغەمبەرانیش بە درێژایی مێژوی خۆیان کە ناوی دینیان لە خۆیانەوە بۆ حرەکەتێکی گۆڕانکاری هاتون ناو کۆمەلگایە پاشان کەم ئیسلامە هاتووە گۆڕانکاری کردووە لە فەردەوە هەتاکو دەسەڵات کەواتە ئیسلام پێویستی بۆیە کە خۆی سیاست بکە بەڵێ کەواتە ئاسایی ئەگەر هاتنی ئیسلامەکو
حركتێکی سیاسی حسرت حركتێکی سیاسی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بارعترین سیاسی بۆ کە دەستی کردو بە ئیشکردن یعنی باشە چۆن ناوی لە نانە سیاست کە خۆی حاکمڕانی کردبێ 5 ساڵی ڕێک لە ژیانی تەمەنی خۆیان 6 کەسی پەروەردە کردو بۆ نخبە تا ئیدۆلۆژیا ئیسلامیەکەی دامەزراندەوە بە مستەڵەحی ئێستا کە پێوترێت بڵێن ئیسلامیەکان ناوێنێن داعی و بانگەوات چیەکان دوایەوە ناردوونی بۆ حەبەشە بۆی نەفەوتێن هەنێکی تری ناردۆ بۆ جێگای تر بۆی نەفەوتێن لە دوایەوە چۆتە جێگای دەستوری نووسیوەتەوە پرۆژەی بۆ دەوڵەتەکەی دابین کردووە سوپای دابین کردووە ئەی باشە ئەگەر ئەمە سیاست نەبێ ئەمە سیستەمی دەوڵەت و بەڕێوەبردنی هەموو چەمکەکانی حکومڕانیت نەبێت چی ناوێکی لێندرێ کەواتە وشەی ئیسلامی سیاسی بۆ خۆی وشەیە کە زۆر یعنی لەگەڵ ڕێزم لەگەڵ حرمەتم مستەڵەحەکە هیچ مەفهوم معنایەکی نییە لە ڕووی زانستیەوە ئیسلامەکە بۆ خۆی سیاسەتە یعنی ئیسلام کە هاتووە گۆڕانکاری ئەکە باش ئەم وشەی سیاسی بە چه معنایەکی ئەگەر مەبەستەکە ئەوەیە کە حیزبێکی ئیسلامی هاتوو حیزبایەتیەکە ئەم حیزبە سیاسی وەکو حیزبکاری سیاسیەکە لە ئیسلامەکەەوە هێناوێتی خۆ ناتوە سیاست تێکە لەگەڵ ئیسلامەکە بکە بالعکس من پێم وابێ قووەتی ئیسلامەکەی کە توانیوێتی ئەم حیزبە سیاسیانیش دروست بکە ئەو هەموو دەستگا و دامەزراوانی کە ناو ئیسلامە پێشتر بوونیان هەبووە هەم لە ئەوقافەوە هەم لە دامەزراوی سوپاوە هەم لە هەموو دامەزراوەکانی ترەوە بوونیان هەبووە ئیسلام پێکی هێناوە بەڵام ئەلمانەکان هەمیشە باسەوە دەکەن کە دەبێت ئاین و دەسەڵات لێکجیا بکرێنەوە ئەخێر ئەم دەسەڵاتی کە ئەمەی ئەم قسەی کەوان باسی لێەوە ئەکەن ئیسترادێکە لە ئەوروپاوە هێناویانە لە بەرامبەر حکومەتێکی تیۆکراسی هێناویانە کە ئەوان بۆیە ئەم دایمە باس دە دیموکراسیەکە کرێتەوە کە لە باس گەل سەروەر بێ ئەوانیش پیان وایە تەسەوراتی دینی مەسیحیانەیە بۆ دینی ئیسلام خۆ لە ئیسلامە حکومەتی تیۆکراسی نییە حکومەتی ئاینی نییە ڕاستە حکومەتەکە حکومەتێکە پێغەمبەری خواشکاتوە گەل سەروەرە یعنی سم هیچ ئیشکالێتێکم لەگەڵ ئەوانەیە کە بڵێن با گەل سەروەر بێ بەڵام گەل سەروەرە بۆ معنە و مەفهومەی کە تطبیقی شریعەتی ئیسلامەکە یعنی کاتێک کە ئەبوو بەکر بۆ بە دەسەڵاتدار خۆ نهات بڵێ من باشترین خەڵکی ئەوم و پاک و بێگەرترین خەڵکیەوە وتی من لە ئێوە باشتر نیم و هەچ کاتێک غەڵەتێکیشم کرد وەرن ڕاستم بکەنەوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام گرێبەندێکی کۆمەڵایەتی بەس لەگەڵ خەڵکی مەدینە لەگەڵ دەوڵەتەکەی خۆیە كلكم راعي وكلكم مسؤول عن رعيته کەواتە ئیسلام پێشە مشتێ سەروەری گەلی ئەوێ حکومەتێکی تیۆکراسی نییە وانی حتا حکومەتی تیۆکراسی کەسێک بە بەناوی خوا و قسە بکە بڵێ خوا ئەوەی وتۆ خوا ئەوەی وتۆ بەناوی خۆی قسە بکە ئەمە لە ئیسلامە کوفرە ڕەفزە کەواتە ئیسلام حکومەتی خەڵکی ئەوێ حکومەتێکی مەدەنی 100% دەوێ ئێمە کێشەکەمان لێرە ئەوەیە کاکزانای بەڕێز بۆ بینەرانی بەڕێزیش باش بزانن کارزان ببوورە ئێمە کێشەمان لێرە ئەوەیە پێناسەکان لە سەرچاوە ئەسڵەکانەوە نایەت يعني هەش کەسێک پێناسا کە لە گیرفانی خۆی دەرێن لەگەڵ حرمەتم بۆ ئەم دوو پیاوە بەڕێزە و مەبەستەکەشم یعنی هیچ شتێکی تر نییە بەڵام لە عالەمی ئیسلامیا بەگشتی ئەوانەی کە نەقدی ئیسلامی ئەگرنەوە لە سەرچاوەکەوە نایهێنن بەڵام منطقی ئەوان بۆ ئەو قسەی کە دەڵێن دەبێت ئاین و دەسەڵات لێکجیا بکرێتەوە لەوەیە کە کەنیسە و مزگەوتەکان شوێنێکن بۆ ئاینکردن باش يعني ئاین لە بەرامبەردا حکومڕانی و بەڕێوەبردننی وڵاتیش شوێنێکە بۆ سیاست زۆر باشە وەڵامی ئەمەم بدەرەوە بەڵام وچانێکی کورد وەردەگرین و بەردەوام دەبین ئازیزانی نارتی وچانێک و بەردەوام دەبین